عزیزان تەوەری سێمی پرۆگرامەکەمان و کۆتا تەوەر گفتگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان لوتکەی گۆڕانکاریەکانی کەشوار لە گلاسکۆی سکۆتلەندا یەکێکە لەو بابەتانی کە لە ئێستادا فۆکەسی تەواوی میدیا جیهانیەکانی لەسەرە کە ئەم لوتکەیە باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا پارێزگاری لە ژینگە و خاک و کەشوهەوای تەواوی جیهان دەکات. ئەم لوتکەیە کۆمەڵێک وڵات یاخود با بڵێن سەرەکیترین ئەو وڵاتانی کە پشت بە پیشەسازی دەبەستن بەشداری دەکەن تا ئەوەی کە پلانێک دابنێن بۆ ئەوی کە بتوانن چۆن بەر بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بگرن. ئێمە لە هەرێمی کوردستان بەدەرنی لەم گۆڕانکاریانی کە ڕوویداوە. گۆڕانکاریەکانمان بینی کاردانەوەکانمان لە چەند مانگی ڕابردوودا کە بەتایبەت لەم هاوینەدا بینیمان کە وشکە ساڵێکی چۆن ڕووی لە هەرێمی کوردستان کرد کە سەرچاوەکانی ئاومان وشک بوو و لە چەند ڕۆژی ڕابردووشدا ئەو بارانی کە باری وای کرد کە لافاوێک لە شاری هەولێر دروست بکات و دەپرسین ئەو لافاوە کە دروست بوو لە شاری هەولێر دەچێتە چوارچێوە گۆڕانکاریانی کەشووەکە لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە و ئایا ئەو لوتکەیە خۆی دەتوانێت چی بۆ زەوی بکات، چی بۆ وڵاتانی بەرامێن بکات و چ ڕێکارێک بەرامێنانی پیشەسازی و چی بابەتێک بۆ ئەمان دیاری دەکات بۆ ئەوی کە پێوی پابند بن لە بەرامبەر ئەوەی کە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشووا بنەوە. گفتوگویان بابەتاکەین بە میوانداری دکتۆرە ژینۆ خالید محەممەد خاوەنی بڕوانامەی دکتۆرە لە ژینگە و مامۆسایاندا زیارە کوشت و کاڵەکان لە زانکۆی سلێمانی. دکتۆرە زۆر بەخێربێ. زۆر سپاس دەسیەوە. سپاس بۆ ئامادەبوون. دکتۆرە لە لوتکەکەەوە دەست پێکەین. بەڵێ. ئەم لوتکەی دەتوانێت چی بۆ ژینگەی جیهان بکات؟ ئەم لوتکەیە طبعاً ئەمە تاوکاری ئەو ڕێککەوتنامەکەی پاریسە کە 2015 کۆمەڵێک لە وڵاتان لەوێ جێگیر بوون و پابند بوون بەوەی کە هەمویان بەڵێنیاننا کە ڕێژەی گازی کاربۆن کەم بکەنەوە لە ناو هەوادا. لەبەری ئەوان پێشبینی ئەویان کرده بوو هەتاوەکو 2030 ئیتر گۆی زەوی دەرەجەی گەرمی گۆی زەوی بچێتە سەر و دەرەجەی ئاسایی خۆی بە 2 دەرەجە زیاتر بەرز بێتەوە یاخود بەڵام ئێستا سەیران کرد ئەم ساڵ کە جارێکی تر هەمویان پێکەوە کۆبوونەوە لە کۆنفرانسی ئەم گلاسکۆیە لە سکۆت کە لەوێ کۆبوون و هەموو وڵاتان جارێکە پێکۆ سەیران کرد پێشبینەکەی پاریس هەنێک لە وڵاتان تۆزێ بە کەمی وەریانگرت ینی ئیشی جدیان بۆ نەکرد بەڵام بینیان ڕێژەکە بە تەواوەتی گەیشتە 1.5 دەرەجەی گۆی زەوی بەرز بۆتەوە بە تەواوەتی. عین لە ڕێگی خۆی زیاتر بڵێن گەرمبوون ڕوویاوە بۆیە تەوقع ئەوان کرد لە 2030 بگەنە ئەو 2 دەرەجە گەرمیە کە زەوی تیا ببێت بە گلۆبال وارمین دروست ببێ. بۆیە لێرە بە تەواوەتی ئەم جاریان جەختیان کردوتەوە سەرەوەی کە هەتاوەکو 2050 هەموو وڵاتەکانی سەرگۆی زەوی بتوانن کەمیەتی ئەو دەرهاویشتانی کە ئەیکەنە ناو هەوا بکەن بە سفر هەر بەناوی گلۆبال نێت زیرۆ وەرلد ناوە. ئەو ئامانجەکەیانە بۆیە ئێستا هەمویان ئیشەکەن تەمان زۆر کەمیەتێکی زۆر لەم کۆبوونەتۆ چ وڵاتانە چ نەتەوایەتیە هەرێمەکانە کەسانی بەناوبانگ و بزنسمانە کەسانی زانستی و ئەکادیمین هەمووی لێرەیە ئەندامن لەم کۆنگرەیە هەمووش ئیشەکەن لەسەر ئەمە. طبعاً ئەم کۆنگرێ ئەگەر جێبەجێ بکرێ خۆشحاڵێکی زۆر بۆ ژینگە و گەردون ئەهێنێ ئەوش بۆی کە دابەزاندنی دەرەجەی حەرارەیە بگەرمبوونی زەوی کەمەکاتەوە دەست بە ئیکۆسیستەمەوە ئەگیرێت بۆ یەکێک لە هەدفەکانیان ئەوەیە ئەڵێ بێ بە هەموو شێوەیەک هەتا 2030 ڕێژەی کاربۆن کەم بکرێتەوە لە هەوادا لە 2050 هەموو وڵاتەکان بیگەێنە سفر کاتە ئێمەش بەشێکین لەوان ئەبێ ئێمەش ئەو هەوڵە بین. ئەشبێت لە ڕێی بزنسەکانیانەوەتە ئەو سەرمایەدارەکان و ئەو پیشەسازیانی کە ئەیکەن هەمووی چی بێت جەخت کاتۆ لەسەر وزەی نوێ بووە یعنیتر وزەی دەرهێنانی نەوت و گاز و ئەمانە لە وڵاتانە ئەبێت سڕ بکرێ لە 2030 بەدواوە نابێت بکرێ. ئەترە بە ئێمە لە ئێستا ئیش بۆ چی بکەین هەموو وڵاتەکان بۆ وزەی نوێ بووە. ئێستا بەریتانیا کە باسێکا یوکێ ئەڵێ من یەکێکم لە وڵاتانی لە 2050 ئەتوانم بە تەواوەتی کۆنتترۆلی ئەو دۆخە بکەم ئاتی واتە هیچ کاربۆنێک لە ڕێی دەرهایشتنەوە نەکاتە گەردوونەوە تەنانەت ئەڵێ توانم جۆرێک لە بنزین و گاز و نۆت بەرهەم بێنم کە هیچ کاربۆنێکی کاریگەری خراپی نەبێت لەسەر کلایمێت چێنج لەسەر گەرمبوونی زەوی. کاتە بۆی لە هەمان کاتیشە چیان کردووە ئەم وڵاتە زلهێزەکان کە لە ڕووی پیشەسازیەوە زۆر پێشکەوتون هەر بە خۆشیانەوە نەوەستاون پابندن بە ئەگریمنتەکەەوە بۆ یاسا و ڕێککەوتنەوە کە بەشێک لە داهاتی وڵاتەکانیان تەرخانیشکەن بۆ وڵاتانی کە تازە بەرەو پێشەچن
ئەو وڵاتانی کە توانایان نییە پابند بن ئەمان دەستیان ئەگرن کە وزەی نوێ بۆ بەکاربێنن لە ڕۆژانەی خۆیانە هەموو سەرچاو و پیشەسازیەکانیان بەرەو گرین بچێ بەرەو سەوز بچێواتە ئەو پیشەسازی بەرێن پیشەسازی سەوز بێ ئەو ئاڵوگۆڕی بازرگانی کە ئەکەن بازرگانی سەوز بێ بە هیچ داهاتێک و هاوردە و ناردنی چی بە ئەو مادانە نەبێت کە هۆکاری سەرەکیە بۆ تێگیان و شێواندنی ژینگە ئەمە هەموو ئەو ئامانجانەیە کە ئەوان هەیەە لە هەمان کاتێ دەست بگرن بەچی بە ژیانی نەوەکانی داهاتوومانەوە یعنی ئەوان تەوەقۆی ئەوان کردووە کە لە ساڵی 2023 ئیتر تەواو گۆی زەوی نەتوانێت تەحملی ئەم گەرمبوون و ئەم گۆڕانکاری کەش و هەوایە بکە بۆیە کۆمەڵێکی زۆر لە گەنجان لەسەر ئاستی ڕووی جیهان هاتوونەتە دەنگ یعنی تر داوای ئەوە لە ئێمە ئەکەن کە ئێمە بوەستین ئەوانە خۆپەرست نەبین و بیرێک لە داهاتویان بکەینەوە کە وردە وردە ئیش لەسەر سەوزبوون و دابەزاندنی ئەو کاریگەریانە بکەین کە ئەچێتە ناو کەشوهەوا و گەردونەوە. باشە دکتۆرە پێت وایە تا چەند وڵاتان پابەندی ئەم ڕێنمایانە ئەم ڕێکەوتنابن چکە هەرێکە لە سەرۆکی رووسیا وارووا سەرۆکی چین کە دوو وڵاتی بەرەمهێنی زەبەرز لە جیهاندا بەشداری ئەم لوتکەیان نەکردووە. بەڵێ ئەوان بە شتێکی ینی وا تەوەقعیان کردووە هەنێ لە وڵاتەکانی پێشتر لە پاریز هەمان بۆ چوونیان هەبوو تەوەقعیان کرد شتەکەەوە کاریگەرێکی بۆ دۆخە نەبێ ینی خوان لێ بنە دواوە بەڵام دوجار خوان بەرپرسە بن ئێستا ئێمە یەکێک لە کارەساتەکانی ڕووی جیهانی گرتەوە بەڕاستی لە سینەوە بڵاو بووە بۆی ئێمە مافی ئەومان هەیە وڵاتانی تر ئیجباریان بکەن بۆ ئەرکە واتە کە تۆ نەهاتی بازرگای ئەو جۆرە بازرگانی لەگەڵ ئاڵوگۆڕ نەکرد کە کاریگەری لەسەر ژینگە هەیە و لەسەر ئیکۆسیستم هەیە مەجبور ئەبێت لە کۆپی داهاتووترە کە ئەگیرە لاچێ کۆپی 27 بێ ئەو کاتە ئەیش بێتە ناو دۆخەکە و پابند بێ بەڵێ یەکێکە لە وڵاتانی کە زۆر مهتەم نییە بە وەزعەکە بەڵام کە ئیجبار کرا لەیان وڵاتانی ترەوە ئەو کاتە لەبەری گەردوونی یەکێکە ناچار ئەکرێ بێتە ژێر ئەو ئەگریمنتە و ئەو ڕێککەوتن نامەیەوە چکە یەکەم بەرکەوت ئەبێن لە ئەو کاریگەریانی کە لەسەر کەش و هەوا و ئاڵوگۆڕی بڵێن گۆڕانکاریەکانی گەردونیایە. دکتۆرە ئەم گۆڕانکارین کەشوە تا چەند کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێ لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو لافۆی کە لە هەولێر ڕوویدا زۆر باس لەواکرا ئەمە بەشێکە لەو گۆڕانکاریانی کە لە جیهاندا لە ڕووی کەشوە لە جیهاندا ڕوویتاوە. بڵێ کەس بەدەر نییە لەو گۆڕانکاریە چکە ئێمە کە ئەڵین هەمومان لە سەر تۆپێکی نانی گۆی زەوی چۆنێک بڵێ هەموو یەک شوێن ڕاستە نەتەوەی لە ڕووی قەومیەت و قسەکردن و کەلتور و هەڵسوکەوت و وڵاتەکانمان جیاوازە بەڵام هەمان پێکەوەین لێرە ینی ئەگەر هەمان بچینە میزەڵانێکەوە و بفرین بە ئەسمانە کونێ بکەینە میزەڵانەکە پتەقی هەمومان بێکەوەی نەخوارەوە بۆی لە سەر گۆی زەویش بە هەمان شێوەن بۆی هەرێمی کوردستان بەڵێ بەدەر نەبووە هەروەگەزانی پاییزمان دواکەوتووە وەرزی بارانبارینمان کە ئەبوو بیدایەت دەست پێ بکات لە بیدایەتی پاییزە نمە باران ببارێت تا ئەرزەکە خۆیە گرێ خۆی قورسەکە وردەورە بچێتە چینەکانی بەشی ژێرەوەی خاک ئەو کاتە لێشاوی بارانبارینی زۆریشمان بۆ بهاتەیە تەرزە و بەفرۆانە ئەو ڕاماڵینی خاکە قوڕە زۆرە ڕووی نەئایەکو لافا و هاتنە خوارەوەی بەشی سەرەوەی چینەکانی زەوی وەکۆی کە بینیمان لە لافاوەکانی هەولێرەمی قوڕا و سوور گڵەکە هات بۆ خوارۆت بەشی سەرەوەی چینەکانی زەوی ڕاماڵڕابوو ئەمە لایەکی ئەوە ئەگرێتەوە کە لێرە هاوینێکی زۆر سەختمان هەبوو هەموو ئەرزەکان هەموو زەوی کوشتتوکاڵەکان شی ببوونەوە وشک ببوونەوە شەقشەق ببوون لە کاتی وەرزی بارانینە تووشی ڕاماڵین ببوون لە هەمان کاتیشە ئەمە لایەکی ئەوەیە بەڵام لایەکی ترۆ ئێمە کێشەی شارەوانیەکان شێوازی نیشتەجێبوونەکانمان زۆر کات بیر لە بەرزی و نزمی نیشتەجێبوونەکە ناکەینەوە زۆر کات ئەچین بەرژەوەندی خۆمان پێش ئەخین وەک لە بەرژەوەندی گشتی و ژینگەیەکان لە شوێنە ستیەکان دروستەکەین یا ئەو شوێنی نیشتەجێبوونانە دروستەکەین کە ڕاستەوخۆ چۆنن بڵێن شوێنی کۆبوونەوە و گردانەوەی ئاوی باراناون بەڕاستی ئێستا ئەگەر سیر بکەیت هەموو دەوری شاخێک لە نشێوەیەکە ئەبێت تۆ تۆقعی ئەوکەی لەو فەسڵی بارانە ئێرە غەرقە بێ بۆی نابێ نیشتەجێبوونی تیا دروستکەی ئەبێت جێبێڵی وەکو خۆی ئیکۆسیستمەکی خۆی
ژیانە ژینگەیەکی خۆی بەرێتە سەر بۆی ئەوە بەشێکی گوێتەوە ئەو بێپلانی کە ئەکرێ لە شوێنەکەیە و بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە کەش و هەوایە. باشە دکتۆرە هەرێمی کوردستان و عێراق دەتوانێت هاوکار بێت هاوشەوی وڵاتانی تێکە بۆ بەرگرتن لە گۆڕانکاریەکانی کەشەوە چکە ئێمە بڵی تونەڵی وڵاتانی بچووکترین بەراورد بە ئەمریکا بە چین بە رووسیا و ڕەنگە زۆر ئەو وڵاتانش نەبین کە پشت بە پیشەزازی ببەستین. بڵێ ڕاستی بڵێ ئەتوانێت لە بەروی کە ئێستا عێراق هەرێمی کوردستان ئێمە یەکێکین لە وڵاتانی کە پشتی سەرەکیمان بە دەرهێنانی نەوت و گاز لەسەر لە ژێر خاک بەستووە کە یەکێک لەو ئەگریمنتانەش ئەبێ ئەم جۆرە چالاکیانە کەم بکرێتەوە لە بەرەوە بێت هەرێمی کوردستان و عێراقیش لە ئێستۆ خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە ئیتر وردە بەدیل بەکاربێنن. بەدیل چییە؟ وزەی نوێبووە. وزە نوێبووەکانیش چیە؟ هەنی لە وزە نوێبووەکان جێگرەوەی لە ڕاستیان گاز و نەوتن کە دەرئێنرێت لە ناخی زەویەوە بۆیە لە ئێستەوە ئەبێ ئێمە پلانەکانمان استراتیژی طبعاً لە ڕێکەوتنامەکەش پێتەڵێ شەرت نییە تۆ ئێستا ڕاستەوخۆ هەوڵبەی یەکسەر ئەم ڕێژەی کاربوونە لە هەوای دابەزین ئەبێ پلانی کورتخایان و درێژخایانە هەبێ. پلانە کورتخایانەکە لە ئێستایا جێبەجێکرێت درێژخایانەکە بۆ ساڵی 2050 بەدواوەیە کەواتە هەرێمی کوردستان و عێراقیش لە ئێستا بێ پلانی ئەویان هەبێ. من لەم ڕۆژانەیە لە کەناڵێکی تریش هەر هەمان شتم خستە ڕوو یەکێک لەو جێگراوانە ئەوەیە کە ئێمە بە کەمترین شێوە و تێچوون و ئاسانترین ڕێگە یەکەم هەنگاو بنین بەس بە پاکردنەوەی ئاوی ئاوڕۆکانمان ئەتوانین هەنێ لە کێشەکانمان چارەسەرکەین. ئەویش لە ئەنجامی دووبارە پاکردنەوەی ئاوی ئاوڕۆکانمان ئێمە ئەتوانین بەکاریان بینەوە بۆ سەوزکردن چکە یەکێک لەوانی کە هاوسەنگی کاربوومان بۆکە ڕووەکە و لە پاکسازی ئاوەکەشە هەر ڕووەک و قەوزە بەکاربێنین چکە قەوزە لە سایە 20 بۆ لە سایە 50 زیاتری ئۆکسسیجینی سەر زەوی دابینەکات بۆی ئەتوانین ئێمە ئەمانە زۆر ئاسانین بەدەستەوە و تێچووی کەمە لە هەمان کاتە کێشەی پێچارە سەرەکەین تۆ ئاوێکی پیست پێ پاکردوێتەوە لە هەمان کاتە هەواشت پێ باڵانس کردووە کەواتە بەشێکیشی لەو ڕێککەوتن نامەیە لە وڵاتانەشین بەکارێنەرێکی ئاوی زۆرین بەڵێ ئاوێکی بە فیڕۆچوی زۆرمان یەکێک لە کێشەکانی سەوزکردنی ئێمە کە دوایی سەرکەوت و نابین ئیدارەدان و ئاویانێتی بەڕاستیە کە ئێمە ئەم پرۆسیەمان کردەگەر ئەتوانین خودی ئەم کێشێش چارەسەرکەین لە هەمان کاتە ئەم جۆرە ڕێگەیانش بۆ پاکردنەوەی ئاوی ئاوڕۆکانمان دووبارە ئەچێتەوە بواری وزەی نوێبووەوە کەواتێمە لە سێ لاوە پابندین بە ڕێککەوتن نامەکە هەتوانیمانە کاربۆن کەم بکەینەوە لە هەوا لە ڕێگەی سەوزکردنەوە و بەکارهێنانی قەوزە و ڕوەک بۆ ئاوی ئاوڕۆکان دوو توانیمانە ئاوی ئاوڕۆ پاکەینەوە وزەی نوێبووی لێ بەکاربێنیان کەواتە چینێکێک لە ڕیزی ئەو وڵاتانی کە توانیمانە وزەی نوێبووە بەکاربێنین کە ئەم وزانش زۆر کات نەک هەنێ کاتیش جێگرەوەی نەوت و بەنزینن کە لە کاتی سووتانیشانە کاربۆنی کەمتر خەنە هەواوەکو ئەو جۆرە پێگاتە بەنزین و نەوتانە نییە کە لە زەویەوە دەرێنێ واتە تەرکیبەکەی ئاسانترە پێگاتەکەی لە ڕووی سووتانە کەمتر زیان و زەرەری هەیە لە هەمان کایشە خۆی ئەم جۆرە پرۆسانە خۆیان بەڕێوابن لە بروی هەم ئەچێتە بوارێکی تری تەکنەلۆجیاوە و هەم گرینیش ئەواتە سەوزە واتە پیشەسازی سەوزی پێ ئەوترێ لە وڵاتانە و لە هەمان کاتیشە ئەبێ لە کاتی دەستبردن بۆم جۆرە چارەسەرانە نەچی جۆرە وزەیەکی نوێ بۆ بەکاربێنی کە تێچۆکی زۆری هەبێت و دەرهاویشتەیەکی زۆری هەبێ ینی هەنێ لە وزە نوێبووەکان سێرکین کە هەر لە بنیادنانی تا بەکارخستنی پاشەڕۆی هەیە پیسکەری هەیە خۆی لە کاتی سیانەکردنە تێچوو خۆڵ و خاشاک و دەرهاویشتەی زۆری هەیە کە ئەیکاتە هەواوە لە بەرەوە بێت تۆ دەست نەبی بۆم جۆرە وزە نوێبووانە ئەبێ بێت جۆرێ لە وزەی نوێبووە بەکاربێنی کە چەند کێشەیەکت بۆ چارەسەرەکە لێک کاتە و لە توانا قوتی وڵاتەکە و هەرێمەکەشتا بێ و لە هەمان کاتە ئەوشمان بیر نەچێت بۆ ئێمە ئەتوانین بیکەین چکە لە وڵاتە پێشکەوتەکان وتم بەشێک لە داهاتەکەیان دابین کردووە بۆم جۆرە پرۆژانە لە ئێستاە لە هەر وڵاتێکی ئێوەکو خۆمان کە لە سەرای گەشە سندناین ئەتوانن دەستمان بگرن بەرەو پێش بچین. دکتۆرێکیان دەستەکانە خۆش دەستی ئەوەش خۆش زۆر سپاس کە لێرە بووی زۆر سپاس بۆ دکتۆرە ژینۆ خالید محەممەد خاوەنی بڕۆنامەی دکتۆرە لە ژینگە و مامۆستایاندا زیارە کشتتوکاڵەکان لە زانکۆی سلێمانی کە ڕاستە خۆ لێرە بوو دووبارە زۆر بەخێر بێت. دەستی ئەوەش خۆش بێ زۆر